بەردەوامە بی لەگەڵتان خۆشەویستانە چینە لای تەوەریکی تری پرۆگرامەکەمان کەم تەورەمان بەڕاستی جێگەی دڵخۆشیە کە پێشبڕکێکی نێودەوڵەتی زانستی بۆ جاری سێم لە شاری هەولێر سازەکرێت لەسەر ئاستی 6 وڵات کە توانراوە هەر سێ جارەکە بە خۆشحاڵی و خوێندکارەکانمان لە شاری سلێمانی بتوانن پلەی یەکەم بەدەست بێنن. ئەمە جێگەی دڵخۆشیەوە ئەم پێشبڕکێ بێکمان پێشبڕکێیەکی هیزری یاخۆش پێشبڕکێیەکی بیرکاریە کە توانیانە کاری لەسەر بکەن و بە شێوازێکی باش خوێندکارەکانمان ئاستی خۆیان پێشکەش بکەن. بەڵام ئێمەش ئەمانەوێ بزانین کە ئەم پێشبڕکێیە لەسەر چ بنەمایە لەسەر چ پێوەرێک ئەتوانن خوێندکارەکان بەشدار بن پێشتر ئەبێت چۆن خۆیان ئامادە بکەن و بۆ جاری سێمیشەکە لە شاری سلێمانی و خوێندکارەکانمان لێرەوە بەشداری ئەکەن و لەسەر ئاستی 6 وڵاتە توانیانە پلەی یەکەم بەدەست بێنن ئەبێ چۆن بتوانن خۆیان ئامادەکەن و مامۆستاکان تا چەند کاریگەریان هەیە لەسەر خوێندکارەکان بۆی کە ئاستێکی باش بەدەست بێنن. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سازگار کامیلمان کردو و ڕاهێنەری نێودەوڵەتی پرۆگرامی تەمیزمار وەزایدن دوو خوێندکاری ئازیز خاتو سۆما خاتو ئیلیام زۆر بەخێر بێن. سپاس بۆ ئامادەبوونتان. سەرەتا من پیرۆزباییتان لێ یەکەم بۆ بەدەستهێنانی ئەم پێشبڕکێ و بە پلەی یەکەمیشەوە. مامۆستا من سەرەتای ئەمە لای بەڕێزت ئەم پێشبڕکێیە کە جاری سێمە ئەنجامەدرێ بەشداریکردنی ئەم پێشبڕکێیە چۆنە بە چ پێوەرێکە؟ سپاس بۆ ئێوە سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرە ئازیزەکان سپاس بۆ ڕخستانیم دەرفەتە جوانە میواندارە جوانە. پرۆگرامی هیزری زیمات پرۆگرامێکی نێودەوڵەتیە لە زیاتر لە 40 وڵاتە ئەوترێتەوە ئێستا وەکو منهەج لە قوتابخانەکانە. خۆشحاڵانە ئێمەش وەکو شاری سلێمانی و هەرێمی کوردستان لێ بێبەژنین ئەم پرۆگرامەمان هێناوەتە ناو منهەجەکانانە بە تایبەت منهەجی قوتابخانە ئەهلیەکان و پەیمانگاکان. بەنسبەتی بەشداریکردن لەم جۆرە پێشبڕکێیانە ئەبێ ئەو خوێندکاری کە بەشداریەکات بەشداری کورسێکی ئەم پرۆگرامی کردبێت ئەم پرۆگرامە نێودەوڵەتی کردبێت و خوێندبێتی تاکە مەرج ئەوەیە کە بەشدار ببێت و ئەندام بێت لە ناو پرۆگرامەکە و بەشداری تاقیکردنەوە نێودەوڵەتەکە بکات. جاباسێکی پرۆگرامەکە بەڕێزت ئێستیمەس چ جۆرە پرۆگرامێکە؟ پرۆگرامی هیزری ئێزدیمات پرۆگرامێکی بیرکاریە ئیش لەسەر بە تایبەتی و تەرکیزەکەی لەسەر بیرکاریە هەموو کردارە بیرکاریەکان تەنیا بە پەنجەکانی دەست ئەشمار ئەکات بە بێ بەکارهێنانی وەرەقە و قەڵەم و حاسیبە و هیچ ئەژمێر و بژمێرێک تەنیا بەم پەنجانە مناڵ فێر ئەکرێ هەموو کردارەکان ئەنجام بات. ئەمە بەدەر لەوەی کە توانای تەرکیزی مناڵ زۆر زیاکە توانای داهێنانی مناڵ زیاکە چونکە خۆی بیرکاری پرۆگرامێکە هەر بەگشتی توانای مناڵ داهێنانی مناڵ زیاکە خانەکانی مشکی چالاکەکە چ بگابۆی تۆ بە پرۆگرامی بەبێ ئەوەی مناڵ تەرکیز بکاتە سەر وەرەقە و موبایل و حاسیبە بتوانێت تەنیا بە پەنجەکانی دەستی ئەم هەموو کردار و هاوکێشە ئاڵۆزە ئەژمار بکە. هەر بەم دەپەچێمان هەر بەم پێنج پەنجەیە ئەمە ئەوام کردوەتی عکسەوتم ئەمە یەک دوو سێ چوارەوەتی نەبەم دیوە ئەندی ئەو دیوە چ فەرقێکەکە لە پەنجەکە؟ بڵین دەستە چەپ ئەمە ئەڵین دەستە چەپ حاسیبەکەیە ئەمە قەڵەمەکەیە ئەمە پەنجەی خۆمانە تەچیەکەین هەر پەنجێک لەم پەنجانە خانەیەەکە ئەمە یەکانە ئەمە دەیانە مەسەدانە ئەوە پەنجی خاڵیشمان هێتا دووسێکە ئەکەوێتە پەنجی تووتا تا نوێتیایە لە ڕووی دەرەوە ئێرە یەک دوو سێ ئەم سێخەتێک کە لە پەنجەمانەیە دابشمان کردووە یەک دوو سێ لە ناوەڕاستەوە 4 5 6 لە ڕووی ناوە 7 و 8 و 9 ئیتر ئەمە 10 20 30 40 50 60 هەفتە هەشتانەوە بە هەماشیە پەنجەکانی کەش بۆ نمونە شازە 21 ئەمەیە باش فێربووی 21 زۆر باشە. با بچینە لای خاتو سۆما ئێمە پیرۆزبایت لەکەین دەستخۆشی و لەکەین و بەشداریکردنی تۆ لەم پێشبڕکێیە لەسەر ئاستی 6 وڵات بێکمان خوێندکاری زۆر بە توانایتیا بوو هەمووشی خۆیان ئامادەکرد و مامۆستا ئاماژەی پێشتر کۆرسیان وەرگرتووە بووی کە خۆیان بۆم پێشبڕکێ بۆیە کێبڕکێیەکی زانستیە و کێبڕکێیەکی بیرکاریشە کابێ مێشکە تەواوەتیە بەکاربێنی تۆ خۆت چۆن ئامادە کرد؟ سڵاتان لێبێت زۆر سپاسی کەناڵی کورستا دەکەم بۆ بانگەشتکردنی ئێمە بە تایبەتی وەکو کچێکی کورد لەنا ئەو هەموو تەلەبە عەرەبەیەوە وڵاتانی تر بەڕاستی زۆر شانازی بوو بۆ ئێمە بەڕاستی زۆر سپاسی پەیمانگای زەنگین و مامۆستا ساجە شەکەین بۆ دانانیەم پرۆگرامە و کە بێتە هاوکاری هەموو خوێندکارەکانی تر وەکو ئێمە کە بەشداریکەن لەوانە بەڕاستی ئەم پرۆگرامە زۆر سوودی بەمنگەیاندەوە هەم لە ڕووی متمانە بەخۆبوونەوە هەم لە ڕووی خوێندنیشەوە بۆ نمونە من لە کاتی پێشەوەی لەم پرۆگرامە بەشداری کەم کاتە لە خوێندنا بووم لەوانەیە تر قەلەقیەکەم هەبووە لە دەربڕینە بەڵام ئێستا بەڕاستی زۆر متمانم بەخۆمە بەڕاستی وای لێ کردوین کە یعنی متمانە بەخۆبوونمان زۆر بێ و سەرڕێ ئەوەش وەمان لێکە کۆڵنین
يعني ئێمە چەند جار کە هەڵە ئەکەینەوە مامۆستا سازگا وامان لێکە دووبارەی کەینەوە یعنی دیسانە هەوڵ بەر و هەتاکو وەڵامی ڕاست دەستەگەین باش خۆ پۆلی چەنێ سۆماگیان خۆم قۆناغی دێ ئامادەین یەخوا زەمان سەرکەوت درێژ بێت ماوەی چەندێک تۆ ڕاهێنانت کرد هەتاکوام ئامادەیەک تا دروست بوو بتوانی بەشداریان پێش بڕکەیە بکەیت من 2 ساڵ و نیوە لەم پرۆگرام بەشداریم کردووە و هەروە لە یەکەمین ساڵەکە بەشداریم کرد هەلو کاتە پرۆگرامەیە قۆناغێکمان بڕی کە پێش بڕکەیەکمان کرد لەستا ئاسی 4 وڵات بوو سپاس بەخوای گەورە پلەیەکەمی بەدەستێنە یەخوا یەخوا زەمان درێژ بێت جا پێش بڕکەیەکە چۆنە و چۆنە بۆ نمونە 6 وڵات بەشداریان کردووە وڵاتەکان کوێ بوو مامۆستا بریتانیا ئەڵمانیا تونس میسر عێراق ئیمارات وڵا پێشکەوتووە جا ئێستا بۆ نمونە ئەم ڕکابەتی چیە کە ماشەڵڵا و لێبێت توانیتە ببی بەبراوە زۆر سپاس دەکەم ئەوە هەمووی فەزلی خۆی گەورەیە و هەروە یارمەتەکەی مامۆستا سازە بەڕاستی و ڕاستە خۆشم هەوڵم بۆیەوە بەڕاستی شتێک بوو کە یعنی ئەمیز بەدەستی بێنەوە ئاواتم پێوێ ئەخواست بەڕاستیم پرۆگرامە زۆر سوودی هەبوو بۆ من و زۆر حەزەکەم بەرەو پێشتریش بچم دەستەکانە خۆش پێش بێت بڕکەیەکە چۆن بوو بۆ نمونە ڕکابەرەکانت چیانە کە نەیانتوانین دەرەقەتی تۆ بن وڵی هیچمان لە یەکتری زیاتر نەبوو بەس ئەوە بوو ئێمە کاتی کەمترمانەویست بە کاتێکی کەمتر تاوامانەکە وەڵامی ڕاستیش ئەوە لەسەری زۆر باشە بابچینە لایەم خاتوونە خاتوو ئیلیام پرسیاری ناوەکەمان کرد پێشەی داخلی پرۆگرامەکە بینەوە چێ ناوینای ئیلیام من خوشە گەورەکەم ناینە خۆی ئیلهامە بەڵە ئیلیام بەڵە کامیانە پێ خۆشترە وەڵا هەر ئیلیامەکە خۆشترە ئیلیامەکە خۆشتەی باشترێ یاخوا بەخێر بێت تۆ قۆناغی چەندیت 5 بنەڕەتیم ئەی تەمەەن درێژ بی پیرۆزبایی لە تۆشەکەین ئەمە یەکەم جارتە تۆش بەشدار بیت باڵە من یەکەم جارمە باشە ئەوی مامۆسا باسی کرد پێشترە بێ کۆرسێک وەربگرن بۆی کە بتوان ئامادەیتانە بێ بۆم پێشبڕچێ و کۆرسە و بینی تۆ باڵە کورسێکم بینی ئەویش کە فنگری وان بوو کە هەستێکی زۆ خۆش بوو کە تۆ بەشدارێکی لەسەر 6 وڵات کە تۆ کچێکی کوربی لەناو چەند کەسێکی بەغداد و پلەیەک بەدەستێنیت هەستێکی زۆ خۆشتە بێتنا ئەو هەموو کەسەیە کە تۆ ئەو پێشبڕچێ توانی و پلەیکیاوە بەدەست بێنیت تا چەند خێزانەکە و دڵخۆش بوون بەوەی کە تۆ توانیتە ئاسیشیاوە پێشکەشکەیت هەستێکی زۆ تایبەتی هەبوو زۆ خۆش بوو کە هەستێکی زۆ خۆش بوو کە ماڵە پشگیریان کردم لە ڕووی کە بەشداریم کرد لە ئیمتیحانی ئێزدیماس و ماڵشەوە کە بیستیان کە بلێکی باشم بەدەستێنەوە زۆ سپاسی خۆی گەوریان کرد و سپاسی لە خۆشمان کرد ئیجا تۆ زیبا تاقیشتمان بۆ تاقیکەنەوە سەحات هێلیام چیتانە کرد یەک نمونەمان بۆکەی لەوەی کە لە تاقیکردنەوەکە کردوتانە حەزەکی بۆی کە چون تۆ شارەزاتری پرسیارەکانی بەڕێز پرسیارەکانیان لێ بەسەر چاو بەس حاسیبەیەک شتێک ئەوە ئێمە بکەن لە خۆتان باشە تۆ فەرمو پرسیارەکانیان لێ بکە بنووسە 12 پلسی 3 کەڕەنۆ پلسی 14 پلسی 10 پلسی 11 چەنی کرد؟ جابێت تۆ هێواش بڵێ بەسەر وڵای ئێستا تا من فریایەوە نەگوتم ماشەڵایەوە فێریەوە بوون کە کات زۆفیڕۆ نەدەن وڵامەکەمان بەرێ ئەمە هەفتاد جارێکی تە پرسیارێکی باشە فریاکەی بەس یەک تۆز بەرز بڵێ بە تەواو 51 پلسی 12 ینی زەربی دوان کۆی 12 کۆی 2 کەڕەتی 3 کۆی 12 2 کەڕەتی 3 کەڕەتی 3 تاو کردومە 122 نا 12 کۆی 12 کۆی 2 کەڕەتی 3 2 کەڕەتی 3 کۆی سی چەنی کرد؟ نۆ تا جا تۆ ماشەڵا تۆ لە من زیاتر تۆ زووتر یەنەکە و لابوو من پەنجاویەکە ئازام لێ بەڵام وتر لە دوێمەوە ئەمەیان چۆنە کۆ ئەمانە هەمووی یاسایە ئەمە بڵین بە پرۆگرام ئەخوێنین لە پەیمانگای خۆمان ئەم کۆرسانە بە دوومان تەواو ئەکەین هەر لیڤڵێک 6 لیڤڵی هەیە هەر لیڤڵێکی بە دوومان ئەم تەلەبێ ئەخوێنێت و ئیتر دوێەوە تاقیکردنەوەیکی نەودەوڵەتێکە ئەفۆ بڵین لە مؤسسەوە امتحانی بێت ئەسیلێ بێت و
ئەو کاتێتوان بەشداری تاقیکردنی خۆی نەودەوڵەتیش بکات ئەو کاتێکی ترە بێتە ئەندام مامۆستا شتێکی قورسمان پێ بڵێ بۆ سۆما بەسەر چاو بەس ئەنجام مەڵێ تا بزانین ئەنجام بکەیت باش تۆ دەستمە بینی لێرە دوکە چ بگە بۆی باشە. ئەنجام 1146 146 ماینەسی 46 کەمی 46 کەم 46 کۆی 11 کەڕەتی 21 یانزە کەڕەتی 21 کۆی کۆی 88 بەتوانی دوو 88 یان کەڕەتی 88 88 کەڕەتی 88 ئەو توانی دووە یعنی 88 کەڕەتی 88 باشە سەر کۆکڕە و خەریکە بە پەنج چاکێکە چێنی باشە کرد دەستخۆش هەڵاتەوە ئەیخوا ماشەڵڵا دەستەکانە خۆش بێت بەسەلامەت بن. سەر کۆکە پرسیارەکە و لە بیر نەچێت تۆ ویستم هەراوە بڵم ئەو 21 تخوا من تۆزە ئەم فێریان 21 بۆ بە مەراق 21 ئێستا من ئەگەر 21 بۆ نمونە کۆی 11 بکەم ئەم 11 چۆن بکەمە سەر 21 یەکەم جار بستویەکەکە ئەلێرە دای ئەلێ وەسەر درایتیتەوە ئاها هەر پەنجەی بەرامبەر پەنجەکەی خۆی دانێ باشە یعنی لەسەر تووتە یەک ئەمیشیان دوو باش دوای ئەوە چی لەکەم پەنجەکانە ئەم پەنجەکان لەسەر یەکتری بێ بۆ منە تووتە لەسەر تووتە بێت پەنجەی خۆت پەنجەی ئێستا من ئەمە 11کە چۆن کەمە سەر 21 یاسا هەموو یاسا ستە بای ستە فێری ئەبێ کۆرسەکە چەند مانگە مامۆستا دوو مانە وڵای تەگەر متوانین سەحەر بێری لای لای خۆ وەکو مدەڕیب ئەبێ بە مدەڕیب ڕاهێنە یعنی وەکو خوێندکارنا فێری باش وەڵا بۆ نا لە شوێنان لە چ تەمەنێکۆ مناڵەکان نتوان لە بەشدارەکان 4 ساڵەوە هەتا وەکو 16 ساڵ ئەو تەمەنە منهەجی هەیە هەمووی بۆ مەکتەبەکانیش بە هەمان شێمەزی سکوڵمان هەیە لە پۆلی یەکەوە تاوەکو پۆلی 12 منهەجێکی تایبەتیان بەدانراوە باشە هەمووی فێرە بن سۆمان لەوێ کە پێشبڕکێکە بێ ئەو کەسانی چۆن مامۆسا لێرە ژمارەکانەڵێ یەکمان لێدا دووەروشت هەیە کە دانیشتون ئێوە هەمووتان دانیشتون و ژمارەکانەڵێت و چێ زووتر وەڵامیە ئەو پلەکە بەدەستێنێ لەسەر وەرەقەی ئیمتیحانە لەسەر وەرەقەیە ینی ڕاستەخۆ نیە شتەکە باشە لەسەر وەرەقەی. مەبەستان چی بوو لە کادوتان چێ زووترین وەڵام باتەوە لە لای ئێمە یەکەمێ شت وەڵامی ڕاستەوە دووەمی شت زووترین کات کێ بتوانێت زۆرترین وەڵامی ڕاستێ بێ بە ماوەیەکی کەمتر ئەوە بێتە براوە هێزیمات ئیش لەسەر هەم وەڵامی ڕاستەکە هەمیش سرعەتی یعنی بتوانێت زۆر خێراتر لە حاسیبێک تا تۆی نووسی ئەو وەڵامەکانی لەسەر پەنجێ بنووسێ و زەیدن هەم ڕاست بێ هەمیش بە زووترین کات بیا ئیمتحانێکی پێشووترمان کە کرد سۆمان لە ماوەی 4 دقیقە 50 پرسیاری وەڵام مایەوانە سرعترین بە سرعترین شێوە وەڵامە ڕاستەکانی هەمووی وەکو خۆی دەستان خۆش بێ ئیلیام جان تۆ ئەوش هەردووکتان لەسەر یەک ئاست هەر تاقیکردنەوەتان ئەنجاممە من لە ئاستێکی تر و ئەوش لە ئاستێکی تر ئاستەکەی تۆ هێواشتر بوو یاخۆ بڵێ ئاسانتر بوو یاخود چۆن ئاستەکەی من ئاسانترە چاکولەکەی دەچۆمە ئێوە چی ئەەکەن چ هاوشێوەیەکی بیرکاری ئێمە بەس ژمارەکان کۆکەینان و ئێستا مامۆستا سازگار فێری کەڕەتی کردوین بە کەڕەتەکانەکەین بەڵێ ئەی زۆر باشە مامۆسا بە پێی تەمەنەکان ئەم مناڵانە ئێوە کاریان لەگەڵاکەن بۆی کە بتوانن هەم ژمارەکانیان فێرکەن هەم زاید و کەڕەت و دابشکردنەکانیشیان فێرکەن تاوان چکە 4 ساڵێک مستای زۆر فەرقی هەیە لە مناڵێکی پۆلی دووسێ بە هێواشی لەگەڵ ئەوانە دەست پێکەن اینجا تالیڤڵەکانی سەرەکەوە لە فنگەری زیرۆدا فنگەری وان فنگەری تودا ئێزدی زیرۆ ئەزیان بە شازە لیڤل سەرەکەوە ئەم مناڵانە تاوکو مستەوایان بەرزەبێتە لەگەڵ تەمەنەکەیانە و زەئیدن مستەوای خۆت پێشەوەی کە ئێمە داغڵی بکەین تاقیکردنەوەیەکی ئایکوی ئەەکەین بزانین مستەوای ئەم مناڵە چۆنە بۆ کام مستەوای بۆ کام ئاستی ئێزدیما دەتوانێت بەشدار بن باشە تەنیا ئایکیو بلاتەنە و گرینگە و تا ئاستی زیرەکی یان پێوەری تریشتان هەیە بۆ وەرگرتنی مناڵەکان وەک وەرگرتنیان هەموو مناڵە وەرئەگرین کەیتر مناڵێکی بێکێشە بێ بەڵام ئەوەی کە گرنگە جیانکردنەوەی 4 ساڵان نانێ بخوا مامۆستا سازگەردەی بنەی پێی بڵێت ئەویش ئەمانە هەر لانێ بگوێنەکە هەڵە سێ ئەڕوا مناڵێک 4 ساڵ ناڵەمیین تست یەکەین زیرەکەکەی چەنە حەزی بە وەرگرتن هەیە ئایا بە دێرمان و دانی شەیانە ئەجە فێربوونیشی فەرقی هەمن جارە سەرتا تەنیا فێرەکە پەنجەکان چۆن دابەش ئەکرا مەم شێوازە پەنجەکانی کە ژمارەکان فێر بە یەک تادە دوای بتوانێت پلسێکی یەک بکە بەم شازە بچووکە لەگەڵ دەست بەکەین تاگاتێتتر مستەوایەکی باشتر انشاءالله باشە ئەم پێشبڕچەیە کە بۆ سێمین جارە ئەنجامەدرێ پلان نییە کە لە وڵاتیش کە هەر لێرە ئەنجامەدرێ یاخو لە وڵاتەکان کە وڵاتانی کەش بەشداریان کردووە بچێتە ئێو ئێوەش بتوانن لەگەڵ سۆما و ئیلیان
بچنە ئەوێ بەشدار بن. ئینشاءڵڵا پلانی باشی هەیە ئێزدیمات وەکە ئاماژەم پێ بۆ مەکتەبەکان بۆ پەیمانگاکان منهەجی زۆر باشی هەیە بەشداریکردن و پێشبڕکێی زۆر بەقوەتی هەیە ئینشاءڵڵا تەمەەن بات خی گەورە و بتوانین وردە هەنێک ڕێکار هەیە بگرینە بەر ئەتوانین بچینە دەرەوەش لەگەڵ ئەوانێکە ئیمتیحانەکان ئەنجام بین. باشە دوا پرسیاری من لە بەڕێزت ئێستا بۆ نمونە سۆمە ماشەڵڵای لێبێ ئەتوانێت چوار لە با بڵێن کەڕەت و ئەمانە لە بیرکاریە ئەنجامە ئەم چوار هاوکێشەی بیرکاری. ئاستی تر هەیە کە ئەم بێوێ فێری بێت یانی ترەمە کۆتا ئاستێتی ئەوەی کام فێری بووە. ئەم ئێستا فێری بۆ تەمەنی ئەم سەرەتایە توانێت ڕێک دابش توانی 3 و 4 و 5 دەربێنێت هاوکێشەکان قورستر ئەبن بەم شازە ئەچێتە سەرەوە یعنی بەم سادەی ئێستا نامێنێت ئێمە پێڵێن ئەمە سادەم هاوکێشە یعنی زۆر قورسترمان هەیە ئەوە خاتری ئێمەیان کرد. سەرکەوتوو بن دەستان خۆش بێت زۆر بەیانیشم هەبوو بۆ بینەرەکان و بۆ هەر مەکتەبێک هەر پەیمانگای خوازیارە ئەم پرۆگرامە وەربگرێ ئەمە بە خۆشحاڵیەوە هەموو دەڕیبمان هەیە هەم منهجمان ئامادەیە بۆ سەرجەم ناوەندەکانی خوێندن و پەیمانگاکان. جاڵا ئێمەش لێرەوەڵین هەر دایک و باوکێک لێرەوە بینەری ئێمە هەستەکات مناڵەکەی وەکو ئەم دوو خانمە ئاستێکی باشی بیرکاریان هەیە ئەتوانن هەر لەو تەمەنی کە مامۆستا ئاماژەی پێە ئێوە بتوانن پەیوەندیان پێ بکەن بۆی کە بتوان ئەو کورسانە وەربگرن و ئەو بەهرە جوانەی کە تایەتی نەڕوات بتوانێت زیاتر گرنگی پێبات. دووبارە سپاس بۆ تۆ مامۆستا سپاس بۆ تۆ خاتر سۆمەئی یانجان دەستان خۆش بێ من لێرە شۆ سپاسی خانەوادەکەدانەکەم دەوانێت ئەو پاڵپشتێکی زۆر باشن لەگەڵ مامۆستاکەتانە کە توانیتانە ئاستێکی ئاوا پێشکەشکەن. دووبارە سپاس بۆ دەستان خۆش بێ.